زۆرێکی لە مەدرسێکی دانیشتین کەەوە باسی ئەوەیان دەکرد، یعنی ئێستا میسالەن کەەوە باپیرم لە ژیان دامایە بابم نمایە، مەقسەدیان لە میراتی دەهات کەەوە ئێستا کە ئەمن باپیرم 6 ئەولادی تکەی هەیە، لەو 6 ئەولادەی کەوا بابم نمایە، 5ەکە بەبەریان دەکەوی، ئەم بەبەرم ناکەوی میراتی ئەو مارەی. لە شریعەت وایە، لە شریعەت لە شریعەت لە شریعەت وایە قوربانیان، ئەمە یاسای خوای گەورەیە. هەر کوڕێ پێش باوکی خۆی بمرێت ئەولادەکانی وەرەسە لەو باپیرەیە نابن، چونکە ئەو وەرەسەیە حەقی ئەو کوڕەیە کە کاتێک ئەو ئەمرێ ئەو حەقا ئەچێتەوە بۆ لای براکانی تری. باشە قوربانگیان، کەواتە ئەمە خوای گەورە ئەو یاسایی داناوە. بەڵام ئەگەر براکانی باشە بڵێن ئێمە بەشێکیش ئەدەینە ئەم برازایانی خۆمان، ئەمە لا مانع من ذلك، وەکو زانایانە فەرمون ئەمە هیچ مەناعەتێک نییە مادام بە حوسن و ڕەزای خۆیانە عن طیبی نەفسیهم، کە شەیتیانیە لە ڕووی شەرع و قوربانگیان. بەڵام وەکو حەقی میراسیان بەرناکەوێت. برازاکان سبەینێ عەفوم کە سبەینێ من هەرچەند باپیر شنوێ، بەس یعنی مەقسەدم لەوەی هات گوتم پرسیارێکی مامۆستا سۆران بکەم، زۆر یعنی لە دین زیرێکی خوا لۆمە بێلی، گوتم بە پرسیارێکی بکەم، یعنی سبەینێ ئێستا کەوا ئەم بەبەرم ناکەوی. نە قوربانگیان، وەکو شەرع بەبەرت ناکەوێ، ئەمما وەکو خزمایەتی، وەکو مامە و برازا و ئەمانە بدەنیە لە ڕووی شەرعەوە هیچ کێشەیەکی تیان نیە قوربانگیان.